کوردستان و بەندەوەکو ئەندامێکی لیژنەی وزە و سامانە سروشتەکان بە ئەرکێکی پەرلەمانی کۆمەستاوم بە دوواداچوونمان بۆ بابەتە کردووە کە حکومەت هەرێمی کوردستان چۆن نەوتی سپیدا بەش دەکات بۆ وردەکاریەکەی کڕین و فرۆشتنی نەوتی سپی بە هاوڵاتیان بە شێوەی دەعم یاخود دەعم نییە چۆن دەدرێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. طبعا هەرێمی کوردستان پێویستمان بە 258 میلیۆن لتر هەیە لە ڕۆژێکدا 258 میلیۆن لتر نەوت هەیە بۆی کە دابەش بکەین بە سەرتاوی خەڵکی هەرێمی کوردستاندا ئەمە لە کاتێکدا ئەگەر هاوڵاتی هەرێمی کوردستان لە وەرزی زستان تەنها یەک بەرمیل نەوت وەربگرێت. ئەم بڕا 58 میلیۆن لتری بۆ ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستانە. ئێمە لە ماوەکانی ڕابردوو بارچی پەرلەمانی خۆمان وەکو لیژنەی وزە و سامانە سروشتەکان چەندان کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی کارەبا وەزارەتی سامانە سروشتەکان کرد بۆی کە بەڕێزیان وەچیری وەزیری کارەبان سامانە سروشتەکان بە وەکالەت کۆبوونەوەمان کرد لەسەرەوەی کە بزانین ئایا حکومەت هەرێمی کوردستان بەرنامەجی دابەشکردنی نەوتی سپی چۆنە بۆ چۆن ئەم ساڵ نەوتی سپی دابەش دەکات. وەزارەت و وەزیری بەڕێز ئاماژەیان بۆەوە کرد کە ئەمان 7 ملیار دیناریان دیاری کردو بۆی کە نەوتی سپی پێ بکڕن بە شێوەی دەعم بیدەن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. 7 ملیار دینار کە دەکاتە بۆ 58 میلیۆن لتر کە دابەش بکەن بە وەزبەی یەکەم بە سێ وەزبە دابەشی بکەن. ئێمە ئەو بە دوواداچوونی کە کردومان ئێستا حکومەت هەرێمی کوردستان باس لەو دەکات کە 284 هزار دینار بەرمیلێک نەوتیان لەسرە کە دەیفرۆشنەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە 100 هزار دینار واتە بە 165 دامیان کردووە. من لێرەوە ڕای دەگەێنم ئەم بابەتە ئەسڵ ئەساسی نیە و ڕاستی تێدا نیە چونکە ئەگەر بینە سەر واقعەکە بەم شێوەی خوارەوەیە. ئەگەر حکومەت هەرێمی کوردستان 7 ملیار دیناری تەشخیص کردووە بۆ کڕینی نەوت 7 ملیار دینار بۆ کڕینی نەوت بۆ دابەشکردنی واتە تەنها دەوام باس لەو دەکەن نەوتی ناوچە شاخاویەکان دابەش دەکەن کە دەکاتە 58 میلیۆن لتر ئەم 58 میلیۆنە زەربی زەربی ئەو بڕێکراوە بکەین کە ئێمە باسی لێوە دەکەین دەکاتە 82 ملیار دیناری. یعنی لێرە جیاوازێکی 12 ملیار دیناری هەیە کە حکومەت دەڵێ ئێمە 7 ملیارمان تەشخیص کرد بەڵام با 82 ملیار بۆ نەوتەکە و ئێستا باس لەوە دەکەن بە 284 هزار دینار لەسەریانە بە شێوەی دەعم دەیدەن بە هاوڵاتیان بەڵام بە شێوەیەک دەعمکردن نییە بە 100 هزار دینار لەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستان حسابی دەکەن لە کاتێکدا کە نەوت لە بەغدا بە 30 هزار دینار دەدرێت بە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بە 100 هزار دیناریان پێیان دەدرێت. ئەم نەوتەی کە دەهێنرێت سێگەری هەیە یانەوە تا حکومەت هەرێمی کوردستان خۆی پاڵاو توێتی و ڕاست ناکات و باسی ناکات یانەوە تا حکومەت هەرێمی کوردستان لە بەغدا کڕیوێتی کە ئەمە هەر ئەو بڕە ناکەوێت و پارەی کەوان باسی دەکەن یانەوە تا لە دەروی هەرێمی کوردستان کڕیویانە کە دووبارە ئەم پارەیە ناکەوێت. بۆیە سنیاریۆکان بەم شێوەی خوارەوە. ئەگەر حکومەت هەرێمی کوردستان بە 284 هزار کڕیوێتی کەواتە 82 ملیاری تەرخان کردو بۆ کڕینی نەوت لە کاتێکدا ئەماوەتی 7 ملیارمان تەرخان کردووە. ئەگەر حکومەت هەرێمی کوردستان بە شێوەی دەعم بیدات دەبێت بەرمیلێکی نەوت بە 30 تا 50 هزار دینار بە هاوڵاتیان هەرێمی کوردستان بەڵام ئەوان دەڵێن بە 100 هزار دینار بە هاوڵاتیان هەرێمی کوردستان. ئەم پرۆسەیە سەر لەبەری جێگەی گومانە. ئێمە داوای دانیشتێکی زوو بە زووی پەرلەمانی کوردستانمان کردو لەسەر بابەتە بۆ بە هیچ شێوەیەک ڕەزامەند نابین لەسەرەوەی کە بەو شێوەیە بۆ تێرکردنی چەند بازرگانێک ڕێگە بە خۆیان بدەن بازرگانان دەوڵەمەند بکەن و قەدر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. سکۆکو ئاماژەم پێکرد 258 میلیۆن لترمان پێویستە ئێمە بۆ تەواوی هەرێمی کوردستان 58 میلیۆنمان پێویستە بۆ ناوچە شاخاویەکان ئەمان 7 ملیاریان تەرخان کردووە بەڵام ئێستا 82 ملیار نەوتمان کڕیوە واتە 58 میلیۆنیان کڕیوە کە دەکاتە 292 هزار بەرمیل. ئەم بڕە نەوتە دەبێ بە شێوەی 30 هزار بۆ 50 هزار بە شێوەی دەعم بێت ئەگەر بەو شێوە بدرێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. پێچەوانەکەی دەعمکردن نییە تەنها ئەوەیە کە خۆیان نەوتیان لە شوێنێکەوە هێناوە کۆمەڵێکدا بازرگانی پێدەوڵەمەند و پێقەبە دەکەن لێرە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیفرۆشنەوە. ئێمە ڕەزامەند نابین داوامان کردو دانیشتنی پەرلەمان لەسەرم پرسە بکرێت و داوامان کردو بە سوورینکە سەرۆکاتی پەرلەمان یاداشتەکانمان بۆ نەوتی سپی بۆ بابەتەکانی ترخاتە بەرنامەی کارەوە بۆی کام بابەتە ناو قاعی پەرلەمان بە ئامادەبوونی وەزیر وەزارەتی سامانە سروشتەکان مناقەشە بکەین بۆی نرخی نەوت بە شێوەیەک بێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەحمولی بکەن و بتوان دابینی بکەن. ئێمە چەند جارێک لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان و وەزیری کارەبا کە بۆ وەکالەت وەزیری سامانە سروشتەکان چەند جارێک کۆبووینەتەوە لەگەڵ ستاف وەزارەتی سامانە سروشتەکانیش ئەمان بە واضحی بێمیان وتووە کە 7 ملیار دینار ناتوان زیاتر تەرخان بکەن بەڵام ئێستا ئەم بڕێی کە کڕیویانە کە دەکاتە 58 میلیۆن لتر کە دەکاتە 292 هزار بەرمیل نەوت ئەم بڕا 82 ملیار و 390 میلیۆن دینار دەکات. یعنی خۆی لە خۆیدا ئەمە جێگەی گومانە. ئەمە نقطەی یەکەم. نقطەی دووەم ئەمان باسییان لەوە کرد کە بەسێ قۆناغ نەوت دابەش دەکەن. ئێمە ئێستا لە خەریکە نزیک دەبینەوە لە مانجی 11 بە تەواوی تا ئێستا نەوت دابەش نەکراوە ئەوەی کە دابەش دەکرێت بۆ ناوچە شاخاویەکانیش ئیتفا ناکا وە لە هەمان کاتیشدا گومانمان هەیە لەوەی کە بتوان لە ماوەی ساڵەدا بتوانن 200 میلیۆن لتر بۆ هەرێمی کوردستان دابین بکەن. و نقطەی سێمیش ئەوەیە کە ئێمە بە هیچ شێوەیەک ڕازی نین بەوەی کە بە 100 هزار دینار نەوت درێ بە هاوڵاتیان چکە پێمان وایە لە ئەساسدا بە 284 هزار لەسەر حکومەتی هەرێمی کوردستان نییە. تاکەروان لەماوەی ڕابردوو تراکە بە 30 هزار دینارە بەڵام دواتر گۆڕیان بە 100 هزار لە بەغدادیش بۆم نرخە لە عێراق بۆم نرخەیە بۆچی لە هەرێمی کوردستان ئەم نرخە جیاوازی نرخ من بەوازحی عرضم کردن ئەمە تەنها کڕینی نەوت و فرۆشتنەوەیەتی بە هاوڵاتیان ئەمە بە هیچ شێوەیەک دەعمکردنی نەوت نییە چکە ناکرێت تۆ بڵێ بە 284 هزار کڕی مەکراوە دیار نەبێ و نەرزانی لەکوێ کڕیوتە و بێشی بە هاوڵاتی بە 100 هزار فرۆشت خۆی ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان 250 هزارە
بە 250,000 دیینار این چ منطقێکی تێدا حکومەت بە 100,000 بە خەڵکی فرۆشیتەوە و بڵێ من 165 دەمەم کردووە بۆ ئەمە ئێمە بە شوێک باڕ بۆ قسە ناکەین و تەمەنا دەکەین کە حکومەت هەرێمی کوردستان ڕوونکردنەوەی زیاتر لەسەر بابەتە بدات بۆ پەرلەمانی کوردستان دانیشتن بکات بۆی کە ئەو نرخەکەم بکرد سەر هاوڵاتیان بە شێوەی دام بە هاوڵاتیان هەرێمی کوردستان بکرێت